لە سێم ڕۆژ لە فستیڤال یاخود هەفتەی فستیڤالی چالاکی کتێبخانەکان لە کتێبخانەی گشتی سلێمانی لەگەڵەوەی عزیز و خۆشەویستم دیارە بێگومان هەفتەی فستیڤالی کتێبخانەکان با سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات و چەند کەس و لایەنێکی تر ئەم فستیڤاڵە ڕێکخراوە کە بۆ چوارەم ساڵە ئەم فستیڤاڵە بەڕووی خوێنەرانی کتێب بەڕووی کەسانی ئەدیب ڕۆشنبیران کە لە نێو پایتەختی ڕۆشنبیری شاری ئەدەب شاری ڕۆشنبیری ئەم فستیڤاڵە درێژی پێدراوە دیارە بێگومان چالاکیەکان نێو فستیڤاڵە ئەمێ بە کورتی ئاماژەی پێ بکەمەوە چالاکیەکان جۆرا و جۆرن لە هەم پێشانگای کتێب هەم کاری دەستی پێشانگەی فۆتۆگرافی سیمینار و کۆڕی شعری چەندین کورتە فلم تایبەت بە منداڵان و پێشانگەی منداڵان و لە هەمان کاتە چەندین پێشانگەی وێنەکێشانیش ڕەنگی داوەتەوە لە نێو فستیڤاڵەکەیە بۆی هەر خوازیاریەک هەر کەسێک کە حەز و ئارەزوو خۆشەویستێکی تایبەتی هەیە بۆ خوێنەوەی کتێب ئەتوانێت لە ماوەی ئەم 6 ڕۆژە وەکو هاوکارانم ئاماژیان پێکرد کە لە ڕۆژی شەممە دەستی پێ کردو فستیڤاڵەکە تاوەکو ڕۆژی پێنجشەم ئەم هەفتە فستیڤاڵە بەردەوامی هەیە لە کاتژمێر دەیبیانی بۆ کاتژمێر حوتی ئێوارە دەرگای کتێبخانەی گشتی سلێمانی بێگومان دەرگای واڵایە بە ڕووی سەرجەم خوێنەران و ڕۆشنبیرانی ئەم شارە جا پێم خۆشە ئەمڕۆ تەوەرێکی گرنگە ئاماژەی پێ بکەم کە زۆر بە گرنگی باسی لێوە ئەکرێت بۆیە پێم خۆشە بچمە لای زۆر بەڕێز مامۆستا شێرزاد سەعید بەڕێزیان شارەزا لە بواری کتێبخانە و زانیاری بابەتێکی زۆر گرنگی هەڵبژاردووە کە ئەمڕۆ لە کاتژمێردا لێکێک لە هۆڵەکانی نێو کتێبخانە قسە و باسی زیاتری لەسەر کرد کەمێکی سیمینارەکەش ماوە دوای ئەم ڕاستە خۆی درێژی پێەیە ئایندی کتێبخانەکانی کوردستان لە نێوان کێشە و چارەسەردا یەکێکە لەو بابەتە گرنگانەی کە مامۆستا شێرزاد زیاتر دەستی خستۆتە سەر ئەم بابەتە گرنگە و ئەوێت زیاتر قسەی لەسەر بکات بۆی پێم خۆشە بانگێشتی لای خۆمانی بکەین مامۆستا گیان ئەگەر بێتە لای ئێمە سپاس بۆ ئامادەبوونت سڵاو لێبێت تۆم کاتت باش ئەم کاتت باش بەیانی ئێوەی بەڕێز و بەیانی بینەرانی کورسات باش سپاس بۆ ئامادەبوونت مامۆستا گیان بە هەر لەوە دەست پێ بکەم بەڕێزت ئەمڕۆ ئەو سیمیناری کە هەڵت بژارد و قسە و باسی زیاتری لەسەرەکەی ئایندەی کتێبخانەکان لە نێوان کێشە و چارەسەردا بۆچی ئەم بابەتت هەڵبژارد بیکەی بە بابەتێکی هەرە گرنگی نێو هەفتەی فستیڤاڵ دیارە من ئەزمموی 32 ساڵ کارکردنمە لە بواری کتێبخانە و زانیاریەکانە هەر وەکو مامۆستایەکی ئەو بوارە کە چەند ساڵە مامۆستای پەیمانگای تەکنیکی بووم وانەی پێڕست و پۆڵێن مۆتۆتۆ لە پەیمانگا کۆمەڵە کادرمان پێگەیاندووە و لە کتێبخانەکانی هەرمی کوردستانی شا بە کتێبخانەی زانکۆی سلێمانی بە کۆلیجەکان و بە کتێبخانەی ئەوقا بە زۆر کتێبخانەکان کارمان کردووە زۆربەی ئەو کارمەندانی کە لای من تەخەڕوجیان کردوسا بە واقعی لە کتێبخانەکانە کارەکەن کۆمەڵی کێشەیان هەیە کێشەکانیش خۆی بە دەرەجێکم لە نەبوونی یاسایەکی چوونیەکی گشتگیری داڕێژاو لەلایەن کۆمەڵە کەسانی شارەزاوە لە هەرمی کوردستان ئەگرێتە خۆی کە ئێمە ئەم یاسایەمان نییە بەداخەوە تا ئێستا بۆ کتێبخانەی خوێندنگە بۆ کتێبخانەی گشتی بۆ کتێبخانەی خوێندنی باڵا بۆ کتێبخانەی کەسایەتەکان کە تۆ یاساد نەبوو ناتوانانی شتەکانی تر چوونیەکەی تەکنۆلۆژیای زانیاریەکانی ژوای لێکن کە کتێبخانەکانی شانبەشانی هەموو ئەو زانیارانی کە پێشەکەوێ بێ کتێبخانە شانبەشانی بڕوە ئێستا سەردەمی ئەوە نەما کارەکان لە ڕێگای دەستەوە بکرێت تەکنۆلۆژیا هاتوۆتە پێشەوە لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتەکانەوە لە ڕێگای ئینتەرنێتەوە کتێبخانەکان پێکەوە بەستراوەتەوە ئێمە لە کوای ئەو پێشکەوتنین و پێویستە چی بکەین یەکەم ئەگەر هات و ئێمە بتوانین یاسایەک داڕژین بۆ چوونێکی لە کارەکانمانە هەر لە تۆمارکردنی سەرچاوەکانی کتێبخانەوە لە پێڕستکردنیانەوە لە پۆڵیانیانەوە لە ئاماریانەوە لە خواستنیانەوە ئەو کاتە ئێمە بازێکی بەرزین لە بواری کتێبخانە زانیەکانە چینە پێشەیە دواتر ئەم زانیاریان کە داخڵکی چۆنی گەڕنەوە بۆ بەردەستی خوێنەرەکانە بە شێوازێکی ئاسان ئێستا ئێمە زۆر جار لە بەرنامەکانە چاوپێکەوتمان لەگەڵ کراڵە خوێنەر تۆراوەی تۆ چۆن ئاشتێکیتەوە پێویستت بەوەی ژینگەیان بۆ دابینکەی ئێمە لە ڕووی بیناوە ژینگی کتێبخانەکانمان گونجاونیە لە ڕووی هۆڵی خوێندنەوە گونجاونیە بۆ نمونە لە شارێکی وەکو سلێمانیا لە چلەکانی سەدەی ڕابردوو ئەم کتێبخانەی گشتی کە ئێمە ئێستا چاو پێکەوتنی تێهاکەین دروست بووە ئایا بۆ 2023 ئەم کتێبخانەیە بەسە سلێمانی چەند هێند زیادی کردووە خوێنەرێک چ گوناحێکیە کە لە برای محمد ناگاتە ئێرە لە تاسوجە ناگاتێرە لە کورسان ناگاتێرە کەواتە بێن سەر لە نوێ بەرەو یاساکانی کتێبخانە بچینەوە لە جیاتی ئەم کتێبخانە چوار کتێبخانمانێک لە چوار جەمسەری شار و ئەبێ سیستەمەکانیشمان ڕێخین لە شێوازی پێڕست و پۆڵێن و ئەبێ کارمەندی مرۆیی بۆ پێشخستنی کتێبخانە دامەزرین ئایا ئەمە کارمەندمانەیە بەڵێ کارمەندێکی زۆرمانەیە لە 2007 و هەشتا خەڕۆجیان کرد بە سیاسەتدانە مەزراون
و ئەم کارمەندانش پێویستیان بە گەشەکردن هەیە لە بواری زانست و زانیاریەکانە، ینی بەو زانستی کە هەیەە بە منیشەوە پێویستمان بە خولی بەردەوام هەیە، پێویستمان بۆ یەکەوە لە ڕێگای ڤیدۆ کۆنفرانسەوە پێشکەوتنەکانی دنیا ببینین. ئەگەر ئەمانە ئێمە بتوانین وردە ئەم کێشانە دەستنیشانکەین و چارەسەرکەشی بخینە ڕوو و هاوکاریشمان هەبێت لە داهاتوە مەتوانین هیچ نەبێت چەند ساڵێکی کەمێمە لە دوای کتێبخانەکانی وڵاتانی چواردەوەرمانی نەک ئەو فەرقە زۆرێکی ئێستا هەیە. مامۆستاگیان بابینە خەڵێکی تری ئەم سیمینارە خودت لایەنێکی تری ئەم سیمینارە تەکنەلۆژیای سەردەم کە لە ئێستاە تەکنەلۆژیا زۆر پێشکەوتووە کەسەکان زیاتر تەکنەلۆژیا بەکارێنن یاخود بۆ ئەوەی کە زیاتر بگەڕێن بە دوای ناونیشانی کتێبێکە زیاتر لە ڕێگەی تەکنەلۆژیاوە با بڵێن سێرچی خۆیان خود گەڕانی خۆیان ئەکەن. ئەمە تا چەندە ڕۆڵی بینیوە لەم بابەتی توە کە تۆ دەستنیشانت کردووە، ئایا ئەمەش بابەتێکی گرنگە لە نێو سیمینارەکە؟ ئەمەش بابەتێکی گرنگە، بەڵام زۆر کە زوال لەوە واتی ێگا کاڵێت تۆ باسی کتێبخانەی ئەلکترۆنیکی وازانی ترمە پێویستمە کتێبخانەی وەرەقی کاغەزی نابێت نەخێر. هەموو زانیاریەکان لە ئەساس هەر بخۆی وەرەقیە. دوایی ئەچێتە سەربواری ئەلکترۆنی تۆ بێ ئەو زانیاریانە لەوە پێش هەبوو بێ بۆ نمونە کتێبێکمانەیە لە ساڵی 1920 یا 200 ساڵ 300 ساڵ پێش لەسا تۆ چاپ کراوە، خۆ تۆ لە سەر لەنێ ئەم کتێب لەوانێت چاپ نەکرێتەوە جارێکتر، چۆن بتوانێت ئەمانە سکانکەین و بیخێنە ئەو وارە تۆڕە کۆمەلایەتیەوە ئەمەیان بێ بکەین. و کتێبەکان زانیاریەکانی کە تۆ داخلەکەی تۆمارەکەی پێڕست ئەمە هەمووی هەر ئەینشتا هەر کارمەندی لە پشتەوەیە کارمەندەکانە بێ ئەم زانیاریانە ڕێخن، بەڵام لە جیاتی ئەوەی فەرقەکە لێرایە لە جیاتی ئەوەی خوێنەرەکە بێ بۆ کتێبخانەکە تۆ ئەچتە ماڵی خوێنەرەکە ئەو شورایە ئەبەزێنیت مەسەن بۆ نمونە خوێنەرەکەت سەرقاڵە مامۆسایشی زانکۆییە توێژەرێکە کەسێکی نەخۆشە کەسێکە سەرقاڵی کار و کاسبێ بەڵام شەوان خۆ لە ڕێگای تۆڕە کۆمەڵاتەکانەوە توانێت داخلی پیجی ئەم کتێبخانە و هەموو کتێبخانەکانی دنیاش ببێ ئەو زانیاریانی هەیە کە وەریگرێت کەواتە هەر ئەم زانیاریانەیە بەڵام شێوازی خستنە هەڵگرتن و خستنە ڕووی بۆ بەردەستی خوێنەرەکان فەرقی کردووە ئەوە جیاوازەکەیەتی. مامۆستا شێرزاد هێندەی ئەوەی کە بەڕێزتان ئەزمونێکی زۆر باشتان هەیە لە بوارەکەی خۆتانە و دەستیشتان خسۆتە سەر برینەکان با لەوە دەست پێ بکەین کە چەند خاڵێکی گرنگتان لە نێو خودی سیمینارەکەیە باس کردو و باسیشی لێواکەن ئەتانەوێت هەنگاوەکانتان چی بێ بۆ ئایندا یاخود چارەسەرێکی دروست بۆ ئەم بابەتە بدۆزرێنەوە کە بتوانین چیتر هیچ کەم و کوڕێکمان نەبێت لە دۆزینەوەی هەم سەرچاوەکان هەم بە هەندوەرگرتنی یاخود بانکێکی زانیاری دەوڵەمەند بۆ ئاستی ڕۆشنبیری هەرێک لە تاکەکانی کۆمەڵگە. ئەمانە بوو کە ئاماژم پێ یەکەم بوونی یاسایەکی چوونیەک یاساکە کەسانی وەکو ئێمە دامان ڕشتووە حازرە لە نەوەتەکانەوە حازرە یامانەتە دەست پەرلەمان یامانەتە دەست حکومەت یامانتە دەست وەزارەتە مەعانیەکان بەس بەداخەوە جوابینەوە ئێستا دواترینیان یامانەتە دەست زانکۆی سلێمانی پێشەوەی کە بێمە سیمینار و ئاگاداریان کردمەوە کە وەزارەتی خوێنی باڵا پەسەندی کردو ئەگەر ئەو یاسایە سەرکەوتوو بێت لە یەکێک لەو وەزارەتانەشە دڵنیام بە هەندێک گۆڕانکاری کەمەوە توانین بۆ پەروەردەش بۆ وەزارەتی ڕۆشنبیری بۆ ئەوقا بۆ ئەوانش ئەم یاسایە گەشتیەکەین دوای ئەوە گرنگترینیشت بۆ بەڕێوەبردنی ئەم کتێبخانە کادری مرۆییە کادرە مرۆیەکەمان هەیە چیمان پێویستە تۆزە گەشەی پێبین و نەبوونی ئەم بە شش بەداخەوە کە لە 2012 بەشە داخراوە ئەمە پێویستمان بەوەیە کە ئاستی ئەم خوێندنە بەرزکەن و ئاستی بەکەلۆریۆس ماستەر دکتۆراچ کۆ لە ئەسەر ئاستی هەموو دنیا گۆڕانکاری بەسەراتەوە جاران پیان و بەشتی کتێبخانەسەر ئیداری معرفە و تەکنۆلۆژیای معلوماتە یعنی سێک بزانها تەکنۆلۆژیا چۆتە ئەو وارەشەوە کەواتە ئێمە ئەگەربین ئەم شتانە ئەم هەنگاوانە جێبەجێکەین ئەتوانین لە چەند ساڵی داهاتوە دڵنیا بە کتێبخانەکان ئێمەش لە کتێبخانەکانی وڵاتانی چواردەورمان شتێکی وای فەرق نابێ و بەوانی ژەگەینەوە. زۆر سپاس بۆ ئێوە. هیچ پامێکی ترماوە لە کۆتایە زۆر بە کورتی ئاماژەی پێ بکەیت؟ من هەر ئەوەندەیە ئەگەر لەو ناوەندانی بڕیار خۆزگە ئەمڕۆ لەم سیمینارەیە وەزیرەکانی پەروەردە خوێندنی باڵا وەزیری ڕۆشنبیری ئامادە بوون ئەگەر نا بەڕێوەبەرە گشتیەکان ئەگەر نا کۆمەڵی کەسی تری تیا بووە کە گویان لەم پێشنیارانە بگرتایە و لە لای خوان و کاریان بۆ بکردایە دڵنیام جۆرە پەیوەندیشی بار دروست دەبوو لە داهاتوە کتێبخانەکانمان بەرەو گەشێکی باشتر دەچوون. زۆر سپاس بۆ سپاس بۆ ئێوەش زۆر زۆر سپاس بۆ جەنابێت سپاس بۆ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام مامۆستا شێرزاد سەعید شارەزا لە بواری کتێبخانە و زانیاری جاگەر هاوکارانم دەرفەتم بن میوانێکی ترم بە کورتی پامێکی خۆی گەێنێ مامۆستا یوسف حەمەد سەعید بەڕێزیان لە پرسایی بەشی پێڕست لە کتێبخانەی گشتی سلێمانی مامۆستا گیانەگەر بیتە لای من سپاس دەکەم سپاس بۆ ئامادەبوونت سڵاو لەبێت ئەم کاتت باش بێت ئەم کاتە باش
سپاس بۆ تەلەڤیزۆنی کورساتیش کە ئامادەن هەموو کاتێ لە کتێبخانەی گشتی سلێمانی بۆ ڕماڵکردنی چالاکیەکانمان. مامۆستا یوسف بە هەر لەوە دەست پێ بکەین کوی فستیڤالەکە چۆن ئەبینی کە ئەمساڵ بەڕێوە چووەوە ئەم سیمینارەش کە ئەمڕۆ مامۆستا شێرزاد خستیەڕۆ و باسی لێوە کرد. فستیڤالەکە زۆر باشەوە زۆر بەباشی بەڕێوە چێ سیمینارەکەش سیمینارێکی زۆر باش و گرنگ و پێویست بوو بۆ ئەمڕۆی کتێبخانەکان. ئێمە وەکو کتێبخانەی گشتی ساڵانە لە یادی کتێبخانەدا دامەزرانی کتێبخانەدا یا لە ڕۆژی کتێبایە لە ڕۆژانی تردا ساڵانە بەردەوامین و چالاکی پێشکەشەکەین لەبەرەوەی کتێبخانە شوێنێکی گرنگە بنکەیەکی ڕۆشنبیریە بەرهەمی بیری مرۆڤەکان لێرە کۆبووتەوە لەبەرەوەی کە کتێبخانەدا شوێنێک بێ ئاسی ڕۆشنبیری ئەو کۆمەڵگایە بەرەو پێشەوە با بۆیە لە کتێبخانەی گشتیای ئێمە حەزەکەین ساڵانە کۆڕ و کۆبوونەوە چالاکیمان هەبێ بۆ ئەوی خەڵک زیاتر ئاشنا بێ بە کتێبخانە و خەڵک زیاتر سەردانی کتێبخانە بکە و ببێ بە ئەو هاندانێک بۆ خەڵک بۆ کتێبخانە و بۆ خوێندنەوە. زۆر بە کورتی پێمان بڵێ سەردانیکەران یا کەسانی ڕۆشنبیر تا چەندە لەم فستیڤالە بەشدار بوون ئاستی خوێنەرانی کتێب. باشە تا ئاستێکی باشە بەڵام وەکو پێویست نییە ئێمە حەزمانەکە زیاتر بووایە زیاتر قەرەباڵغی هەبوایە بۆ ئەوەی کە خەڵک زیاتر بەشداری بکردایە و ئاشنایەتی زیاتر بۆ ئەوانەی کە ئەخوێننەوە ئاشناتی زیاتر بە کتێبخانە پێیا بکەن. وتەکانت دەستەکانە خۆش بێت زۆر زۆر سپاس بۆ میوانی دۆمیشە مامۆستا یوسف حەمە سەعید بەڕێزیان لێپرسراوی بەشی پێڕست لە کتێبخانەی گشتی سلێمانی بێگومان هەردوو میوانەکەم ئاماژان بە چەند خاڵێکی گرنگیە لەسەر هەر ناوڕۆکی سیمینارەکە کە هەنگاوێکی نوێ بنرێت بۆ کێشە و چارە سەرەکان بۆ ئایندەی کتێبخانەی کوردستان و یاخود کتێبخانەکان بە شێوازێکی گشتی و ئەم چالاکیانەش درێژەی ئەبێت بۆیە هەر کەسێک خوازیاری ئەوەیە کە سەردانی نێو فستیڤال بکات ئەتوانێت ڕۆژانە لە کاتژمێر 10 تاوکو کاتژمێر 7 ئێوارە سەردانی هەفتەی فستیڤالی کتێبخانەکان بکات بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات.